بە شێوەیەکی گشتی شوێنی کاری ئێمە لە ڕووی جوگرافیەوە لە سەنتەری قەزای چەمچەماڵەوە دەست پێکات بە ناحەی تەکەیت کاکەمەندا تێپەڕێ اینجا چێتە ئاغزەرە لەوێەوە بۆ خاڵخاڵان دواتر شوان اینجا ناحەی قەرەهەنجیر و دواترش تەکەی جەباری و اینجا قادرکەرەم و لەوێ شۆگەڕێتە سەنگا و دواییش بە ناحەی شۆڕش کۆتایی پێ. ئێمە هەمانگەیەکی باشمانێ لەگەڵ کۆمپانیا هەست هەڵمەتێکمانە بێ بە هەمانگیە بێ پێشتر بەرنامەی بۆ دانین دواتر دەستەکەین بە کارەکان چ لە هەڵمەتی شوردنی ناوبازار بێت چ لە هەڵمەتەکانی دەرەوەی شار بێت چ لە کۆکردنەوەی پاشماوەی لادیەکان بێت بەڵام زۆربەی کاتی شوردنەکانمان لە شەوەیە بە حکومی قەرەباڵغی ناوبازار و جەنجاڵی ناوبازارەکە. لێراکە لەم سنوورەیە 294 کرێکە ژینگە پارێزێمە لێراکە کارە. شێوازی کارکردنی ئێمە بەپێی ناحیەکان و بەپێی وەرزەکان و بەپێی کاتەکانە گۆڕێت لە ڕاستیە لە سەعات 7 بۆ 12 کارەکەن دوایەوە سەعاتی بشویانەوە دواتر تا سەعات 3 بەردەوام بوو. هەڵمەتەکانمان زیاتر شوردنی ناوبازار ئەگرێتەوە هەڵگرتنەوەی ناوبازار پێوە هەروەها و شوێنانی کە خاشاکی لێبێتەوە پێڵین زبڵدان بڵێن کۆمەڵێک زبڵ کۆ بێتەوە لە هەر شوێنێکە زۆربەی کادەوانە ئاگدارە بین و دەرەوەی شارەگرێتەوە زیاترەوانە کەمتر ناو شارمانێ. ئێمە لە ڕاستیە هەڵمەتمان بە شێوەیەکی بەردەوام هەیە بەڵام بەپێی پێویست هەڵمەتەکانی ئێمە ئێستاکە تەنیا بڵێم هەفتانەی هەندێک جار خۆی لە ڕۆژانەیە بینێتەوە هەڵمەتەکانمان بەردەوامن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەکەوێتە سەر پێویستی شارەوانیەکان بۆ ئەو جۆرە هەڵمەتانە. ئێستاکە بە بۆنەی تێپەڕبوونی مانگی ڕەمەزان و بڵین جەژنەکانەوە ئێمە هەڵمەتی بەردەواممان بووە لێرا کە ئێستا لە تەجی کاکەمان هەڵمەتەکەمان بریتە لە جادە شوردن و تابلۆ شوردن و پاکردنەوەی جەزرە وەسەتیەکان تەنانەت ئەو هەڵپاچینانی کە شارەوانیەکانیکەین هەر عینان بە شێوەی هەڵمەت ئێمە بڵین چڕ و چیلکەودارەکانی کۆەکەینەوە. وەکو کۆمپانیا ئێمە تیمێکی فریاگوزاریمان هەیە تیمە فریاگوزارەکە لە کاتی ڕووداوەکانە ئاگەر کەوتنەوە بێ دوور بێت وەرگەڕانی سیارە پێکدانی ئۆتۆمبیلەکان ئەمانە ئێمە تیمێکی فریاگوزاریمانێ بۆ پاکردنەوەی شوێنەکان و هاوکاریکردنی کەسی کە ڕووداوەکەی بەسەر هاتووە هاوکارێکی زۆر باشبی لە کاتی مناسبەکانە ئاهەنگەکانە ئێمەش کرێکاری تایبەتیمان دانا بۆ نمونە بۆ تەوزاکردنی زەرفی خۆڵ و پاکردنەوەی ئەو شوێنانش کەمتر بەڵام زیاتر تەوزاکردنی زەرفانەیە. ئێمە وەکو کۆمپانیای ئازۆ کۆنستراکشن و لەگەڵ نوێنەری شارەوانیەکانە کە شارەوانیەکانی اختیاریان کردەوە دایان ناوە وەکو دوو دیوی یەک دراوی ئێوان بە ئامۆژگاریەکانیان و بەڕێنمایەکانیان ئێمەش بە کارکردن و دەستی کارمانتوانیوانە ئەوەی ئێستاکە خەڵکەی بینیە و لێی ڕازین پێشکەشی خەڵکی بکەین و بتوانین ژینگەیەکی تەندروست بۆ خەڵک فەرهەم